سەرۆکی عەشیرەت بوو بەڵام خۆی بە خزمەتکاری خەڵک دەزانی. سیرەتەکان مەمنونن بە بەنزین ئیساب کرابێ گەشتونە خۆناوی خۆ بەس خزمەت بە خەڵک بکات. باسمان لەبارەی ئاکۆ عەباساغا سەرۆکی عەشیرەتی ئاکۆیانە کە ئەمڕۆ بەهۆی هەڵکشانی تەمەن و نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. ئاکۆ عەباساغا سەرۆکی عەشیرەتی ئاکۆیان لە ناوچەکانی ڕانیە و خەڵاتجێ و دەوروبەری ئەمڕۆ بە نەخۆشی و بەهۆی هەڵکشانی تەمەنەوە کۆچی دوایی کرد. ئەو پیاوێکی ناسرا و سەرۆک هۆزێک بوو بەڵام هەردەم خۆی بە خزمەتگاری هۆز و خەڵکەکەی دەزانی. ئەو کوڕی پیاوێکی ناسرا و بەناوی عەباساغا یاکۆ بوو باوکی پێشمەرگە و سیمایەکی ناسراوی ناوچەکەیان بوو. لە شۆڕشی ئەیلولدا پێشمەرگە بوو قارەمانانە شەڕی کردووە. بیتوێن پشتر بەری مەرگە ئەگە چی ئەم پرسەیە غەمگینی بوو بۆ بنە ماڵەیەک لە بنەڕەتدا ئەمما کەرنەڤاڵی هاتووانی خەڵکی کوردستان لە ئەوروپا و بەتایبەتی لەندەنی پایتەختی بەریتانیا ئەمانەی جۆش داما و کردوین لە وەڵامی ئەم پرسیارەی کاگاکۆ زیاد لەوەی کێکردوێتی زۆر چاوەڕوانیتی کە هەن کە ڕەنگە پۆلێن نەکرێن و نەتوانین پێناسی بکەین ڕوحی ئەم زاتە شاد بێ و ئێوەش لە غەمگینی و دڵتەنگی بە دوور بن. سوپاسی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین کە بە شێوەیەکی زۆر بەرفراوان لە هەر چوار پارچەی کوردستانەوە بەشداریان کردووە. ئەوەش سەرشانی ئێمە قورستر کرد کە بتوانین بۆ هەوڵ بدەین بە هەمومان ئەو کەلێنە گەورەی کە کاگاکۆ دوای کۆچی دوایی پەیدای کردو بتوانین بڕێکەینەوە هەوڵ بدەین کە بڕێکەینەوە. ئەو بەشداریە فراوانەی خەڵک ئەوەی سەلمان کە کاگاکۆ تەنها مڵکی بنەماڵەیەک یان دەڤەرێک یان عەشیرەتێک نەبوو بەڵکو مڵکی هەموو کوردستان بوو. و بەرفراوانی بەشداریکردنی خەڵک لەو پرسەیەدا ئەوەی سەلمان کە کاگاکۆ چی بۆ چی کردو بۆ خەڵک. بەشداریکردنی خەڵکیش ئەو چاکە وەفاداریەی کاگاکۆیان دایەوە هەرچی سەرشانی ئێمەیان قورس کرد و زۆر زۆر سوپاسیان دەکەین و بەخێربێن. بەڕاستی لەو ڕۆژە مەتەمینیەدا سەرخۆشی خۆم ئاراستەی تەواوی پشدەروی توێن دەکەم و خانەوادەی بەڕێزی کاگاکۆ یەکە بە یەکەیان سەرخۆشی خۆمیان پێڕا دەگەێنم. کاگاکۆ پیاوێکی نیشتیمان پەروەر پیاوێکی خانەدان پیاوێکی تابڵی کۆمەڵایەتی پیاوێک کە بە دەقە و بە سعات و بە مانگ وەسف ناکرێ. بەڕاستی کاگاکۆ جێدەستی دیارە لە ناو تەواوی کوردستان کۆمەڵانی خەڵکی کوردستان. بەڕاستی لە دەستدانی کاگاکۆ وەکو ڕوخانی کۆدۆ و هەڵگۆرد و قەندیل و کێوە ڕۆژوا بوو وەکو لەرزینی جەبەل حەمری بوو لە دڵی من و هەموو ئازیزانەی کە کاگاکۆیان خۆش دەویست. کاگاکۆ هەر کاگاکۆن و کاگاکۆ هەر چوار پارچەی کوردستان من لە نزیکەوە کاگاکۆی بناسم لە تەمەنی خۆم. کاگاکۆ یعنی بەخەم هەموو خەڵکیەوە بوو. کاگۆ کە پیاوەکی سیاسی خانەدان هەرەوە نەبوو لە بڵێن ئاغا بوو لە ئاغایەتیش بۆ دەرێ. یعنی من داوا لە کوڕەکانی دەکەم بەڕاستی باوکیان چۆن بۆ خۆشیان وابن چکە لەگەڵ مناڵێک ئەگەر هەرتا دیواخانەکەی دەگەڵی دەشوێت تا سواری سیاری دەبوو ئەگەر منداڵێک بوو. کاگاکۆ ئەو کاگاکۆیە بەڕاستە. ئەم کۆکردەوەی ئێستامان دەرخەری ئەم ڕاستەیە کە ڕەنگە هەر یەکێک لە ئێمە ئامادەبوانی ئێرە هاتووانی دوورەدەستی ئێرە
چ لە کوردستان چ لە ئەوروپا ڕەنگە دەفرەتێکی وامان بۆ نەرەخسابێت لە کۆبوونەوەیەکی وادا لە پرسەیەکی وادا لە ماتەمجێڕێکی وادا یەکتری ببینینەوە سەرباری ئەم هەموو غەمەش بوونی پرسەی جەنابی کاک ئاکۆی عەباساغایە تەمەنا دەکەین لە ێزدانی مەزن هەم بە بەهەشتی بەرینی شادکە و هەمەش ئەم کۆبوونەوەی ئێستامان دەستپێکێکی دیکەی بێ لە ژیانماندا لە ڕوونان لە چاکە و لە باشیمان لە بەرامبەر کۆمەڵانی خۆمان بەرامبەر مرۆڤایەتی ئەگەر چی پرسە غەمگینترین ساتە بۆ هاونیشتیمانیە کە کەسێک لەدەست دەدا بەڵام وێڕای ئەم پرسەی کە ئێستا لێرە کۆکراوینەتەوە پرسەی کاگاکۆ نەیار و بەیاری لە پرسەکەیدا کۆ کردوتەوە لەندەن ئەگەر چی دوورترین شوێنی دنیا بێت بەڵام هاوشاریانی ڕانیە بەیەکەوە لە شوێنە کۆبوونەتەوە سەدان میل لە یەکترۆ دوورن ڕەوەز مستەفا بەردەم پرسەی ئاکۆی عەباساغا لەندەن